کارتی ڤاکسین ئێستا نەک تەنها لە هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی دنیا بۆتە مستەمسەکێک بەکاردێن نەک تەنها بۆ سەفەرکردن تەنانەت بۆ دانیشتن لە شوێنە گشتیەکان بۆ دەوامکردن لە کەرتی گشتی کەرتی تایبەت بۆیە هیوادارین هاوڵاتیان کارتەکانیان کارتی ڤاکسین دەربهێنن لە سنتەرەکان و دەبێ بیر لەوە بکەنەوە کە ئەم کارتە وەکو هەویەیەکە بۆی بتوانانی ژیانێکی تەندروست و مسۆگەرکردن کە تۆ هەڵگری ڤایرۆسێک نی ببیە سەبەب بۆی کەسێشتر توشکەی لە دوای شەپۆڵی سێمەوە لە مانجی هەشت ڕێژەی وەرگتن باش بوو ئەمەش هۆکارێک بوو کە تا ئێستا زۆربەی شوێنەکان بە مەرجی تەندروستی بکرێتەوە بە تایبەتی فەرمانگەکانی حکومی و هەندێک مدیر و فەرمانگەی حکومی زۆر بە ڕێکوپێکی ئیلتیزام بە بڕیارەکان دەکات لەگەڵ فەرمانبەرەکانی لەگەڵ مڕاجعەکانی و هەندێک شوێنژەیە ڕەنگە تا ڕادەیەک کەم تەرخەمی تێدا بە هیوادارین هەموو لایەک نەک تەنها بەس قوتابخانە فەرمانەکان ڕەچاوی ئەم ڕێنمایی و ئەو بڕیارانە بکەن بەڵام ئومێدمان وایە هاوڵاتیانیش بیر لەوە نەکەنەوە خوا نەخواستە لە دەرەوەی هەرێمی کوردستان بیر لەوە بکەنەوە ببنە خاوەنی کارتێکی ساختە یان تەزویر و یان ئەمانە هەمووی بەپێی زانیاریەکان و بەپێی هێزە ئەمنیەکان تیمێکی تەواو لەو ئەوانەی کاری ساختیان کردو دەست بەسەر کرانە و دەزیرکانەوە و کۆمەڵێک بابەت دیکەش لەژێر لێکۆڵنەوەدایە چونکە ئەمە تاوانێکی گەورەیە لە بەرامبەر بەدەستێنانی پارە کارتی تەزویر یان بیتاقەی ئەوەی تەزویر و ساختە دروست بکەوی بیدەی بە هاوڵاتیان